بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. گەیشتنە باسەت بابەت و لەو بابەتانەی کە عەسران لە خزمەتی جەنابتانە دەبین، ئەوش بابەتی ئادەبەکانە. گەیشتینە بابەتی ڕێگاوبان، فەرمایشتێکی پێغەمبەری نازدارمان صلی الله عليه وسلم باس کرد لە خزمەتی جەنابتانە. 6 خەسڵەتی گردوو لە خۆی، یاواتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای کردو لێمان لەم فەرمایشتە لە ڕێگاوبانە 6 وریای بین، مافی بدەیت لە مافەکان دایناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چاومان بنوقێنی لە حرام، ئازاری کەس نەدەین، وڵامدانەوەی پرسیار و هەر کەسێ بە شێوەی پرسیار بێ لێمان بکات جوابی دەینەوە بە چاکە، فەرمان بە چاکە و ڕێگا لە خراپە باسی ئەمەمان کرد. ئەچینە سەر کۆتایی بڵێن بابەتەکە ئینشاءالله بە ئیزنی خوای پەروەردگار بتوانین تەواوی دەکەین. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی الصەلاة والسلام: الإيمان بضع وسبعون شعبة أعلاها لا إله إلا الله وأدناها إمادة الأذى عن الطريق والحياء شعبة من الإيمان. واتا ئەم بابەتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیبەستێتەوە ڕێگاوبانەوە لەم فەرمایشتە جوانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا فەرمی 70 ئەوەندە بەشە ئیمان، یعنی کەسی ئیماندار باس ئیمانەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرزترین پلەی ئیمان لوکتەیە بڵین سەرمەشقە، تر لەوە بەرزتر نییە، لا إله إلا الله ئەمە بەرزی گشتێتی. دابەزینی ئیمان کۆتا شت لە ئیمانە ئەوەیە بەردێ لە ڕێگای خەڵک لادەی، لە ڕێگا لادێ ڕێگاوبانێک، ئازارێک لە ڕێگاوبانێک لادێ، و شەرم و حەیاش بەشێکە لە ئیمان. کەواتە ئێمە بەسمانەیە خواردترین پلەی لە ئیمانە ئەوەی ئازارێ لە ڕێگاوبانی موسڵمانان لادەی. پێغەمبەری خوا ئەمە لێرە پێویستەکە بە ئیمانە. کەواتە تۆ ئەم کارە ئەگە تۆ بکەی، ئازار لە ڕێگاوبانی موسڵمانان لادەی، کەواتە تۆ بەشێ لە بەشەکانی ئیمانت جێبەجێ کردووە، بەشێ لە بەشەکانی ئیمانت جێبەجێ کردووە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: اتقوا اللعانەین، خۆتان بپارێزن لە دوو سیفەت کە لعنەتی لێکراوە. ئەمەش حەذەرمان پێدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم: الذي يتخلى في طريق الناس أو في ظلهم. خۆتان بپارێزن لە دوو کەس نەفرەتی لێکراوە، دوو کار، یعنی لعنەتی خوای لەسەر. فەرمویان: ئەی پێغەمبەری خوا، ئەو دوانە چین؟ پێغەمبەری نازداریش صلی الله عليه وسلم: ئەو کەسەیە کە لە ڕێگاوبانە دوو لە ڕوو جەنابتانەوەی دەمان بینێ و دەبیسێ پیسی دائەنا لە ڕێگاوبانە، هەر پیسێک، این بەشەر بێ این غەیری بەشەر بێ، شتێک بێ پیس بێ لە ڕێگاوبانە، ئەم کەسە نەعلەتی لێکراوە، ئەبێ وریابێ. دووەمیانش ئەوەیە یان لەژێر سێبەرێکە، ژێر سێبەر ئیسراحەت شوێنەکەیە، ئەم شوێنە خەڵک ئیسراحەتەکە لەوێ تۆ بڕۆی شتێکی پیسیدانی بۆی خەڵک دانەنیشێ لەوێ. ئەم دوانەش هەردووکیان لعنەتی خوای لەسەرە، چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی. کەواتە ئێمە وریابینە شوێنی سێبەرە، شوێنی ئیسراحەتە، نابێ ئێمە شتێ دانین بکەینە ئەزێر بۆ خەڵکی، و ڕێگاوبانە شتێک نابێ لەو ڕێگاوبانانەی گشتی بە تایبەتی، و ڕێگاوبانی تایبەتی شێ تەبعەن هەمووی دەگرێتەوە، نابێ شتێ دانین بە مانای پیسی و خراپە، خەڵک حەزی لێ نەکا، ئەمە گونەحبارە بینێم. ستە کۆڵان، لەو کۆڵانە تۆ شتێ دابنێ، ئەو کۆڵانە بۆنی بکەی، بۆنی پیسی لێبێت، تۆ گونەحباری، گونەحبارە بی لەو کۆڵانە، بێ وریابی. زۆر جار ئێمە زبالە فڕەدەینە دەرەوە، سێرەکەی بە تایبەتی کاتی قوربانیەکان،
ناوزیگە و حیوانە فرادەتە کۆڵان لێداتە شەقام چەندێک بۆ نێڕوە چەندێک بۆ ڕین بڕوە ئەو کەسە گونەحبارە چەندێک خەڵک بۆنی بکە ئەوە گونەحبارە ئەبێ وریابینەوە لە ڕێگاوبانە شتێک ئازاری خەڵکەدا چەندێک ئازاری ئەو خەڵکەیدا تۆ گونەحباری ئەوەی هیچ بەر لەعنەتی خواکەوی خوا پەنامان دەروانەمان نەکات کەواتە ئەمە دوو حەدیسی مبارەکی پێغەمبەری خوا یەکێکیان بەشێکە لە ئیمان یەکێکیانیش بەر لەعنەتەکەوی ئەگەر ئەنجامی دێ ئەگەر بە ئەنجامشی نەدەی بەر لەعنەت ناکەوی بۆی ئیمامی شافعیە فەرمێ قسەیەکی جوانەیە ئەژی هەر کەسێک بە تۆکڵێک فڕە ئەدەی شتێکە خۆی لەناو جەعدە فڕێدەی تۆکڵێ مۆز شتێک کە ئینسان پایە سوڕێ کە ئینسان ئەدا لە زەوی بڵین یان کولەکە یان ئەو شتانە یان تۆکڵە شامی کە فڕێدەی لای ئەمە زۆر بەسیتە ئیمام شافعی فەرمێ هەر کەسێ ئەو تۆکڵە کە پای ناوە بانێ فلسکیا و ڕۆیشت شوێنێکی شکا ئەگە مرد ئیمام شافعی ئەگە مرد ئەژە ئەو کەسە قاتلە چەندێکتون باسەکە ئەو کەسە قاتلە ئەو پیاوە کوشت یعنی تۆ تۆکڵێک فڕادەی لەو خواردنانی کەمانە کابرایە پایە لەسکێ فەقیرە دەستێک کێشتێ قاچێک کێشت چەندێ ئەو مرۆڤە ئازار بکێشێت تۆ گونەحباری چونکە تۆ سەبوو ئەبی وریابین ئێمە زۆر جار بایەخ نادەین ئەناو سیارەکە و لە دواوە شت فڕادە هاوە ڕێگاوبانە و فڕێگا ئەمانە ئیمام شافعی لێرە بە توندی باسێکە ئەڵێ کەفارە چی لەسەر نەکەوە ئەبێ کەفارە چی بداتەوە کەواتە ئەبێ ئینسانی ماندار زۆر یابین لەمانی کە لە ڕێگاوبان هەر شتێ بێتە ئازار ئێمە خۆمان بگرینەوە لێی لێ ئەچینە سەر خاڵێکی تر لەو خاڵانەی کە باسی ئادابەکانە ئەو دوو فەرمایشتە حەزم کرد لە خزمەتانە زیاتر باسکەین پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خاڵێکی ترەوەیە یارمەتیە کەسێ بدەیت وتعين الرجل على دابته فتحمله عليها أو ترفع لها عليها متاعة صدقة واتە یارمەتی کەسێ بدەیت کەسێ بارێک دێنێت تۆ یارمەتیە دێ کەسێک بۆ نمونە لە ڕێگاوبانە یارمەتی دێ ئەو بە خێر بۆتە نووسێ بە پاداش بۆتە نووسێ کە پێغەمبەری خوا لەو فەرمایشتا باسێ خاڵێکی تر لەو خاڵانە ئەوەیە ئەبێ ئینسانی ماندار هەر کەسێ لە ڕێگاوبانە احتیاج بوو یارمەتیدا بە گوێرەی ئەندازەی احتیاجەکەی ئەو کەسە بە گوێرەی ئەندازەی احتیاجەکەی ئەو لە چی احتیاج بوو توانی لە توانەمەتا هەبوو توانەتا هەبوو ئەگەر یارمەتیت نەدا ئەمە تۆ گونەح دەگات بەس ئەگەر لە تواناتا هەبوو یارمەتیتدا خێر دەگات بەڵام لە تواناتە نەبوو ئینشاءڵڵا هیچ لەسەر نانووسێ بەس توانی کاری بۆ ئاسان بکەیت خاڵی تر لەو خاڵانە ئەبێ ئێمە دوورکەینەوە لە ڕێگای زۆر جار قەڵەباڵغەکان نەچینە ڕێگای قەڵەباڵغ شوێنێ تەسک شوێنێ قەڵەباڵغەدا گونەحبار نەبین هەندێ بازاڕ هەیە لای خۆمان کەمە لە شارە گەورەکان هەیە پێویست ناکە ئێمە بچینە ئەو ڕێگایە پێویست ناکە ئێستا لە سلێمانی بازاڕی لەنگە هەیە یان تایبەت بازاڕی ئافرەت هەیە تۆ پێویست ناکە بچی بەو ڕێگای ئافرەتە شانتەدا لە ئافرەتێ شانتەدا گونەحبارە بین نەسەڕەکەی شوێنە زۆر خەڵەباڵە بوو تو ناشاری ئەبێ مراعاتی شوێنەکە بکەیت خۆ تۆ چاو نانقێنی وەرە خوار بڕۆی بەڵکو ئەبێ تە چونکە شوێنەکە خەڵەباڵە پێویست ناکە شوێنی قەڵەباڵە پێویست نەبوو نەچین باشە پێویست نەبوو نەچین باشە چونکە بۆ ئەو شوێنانە گونەحباری زیاتر تایە خاڵێکی ترەوەیە لەسەر خۆمان بڕۆین لە ڕێگاوبانە لەسەر خۆمان بەلە نەکەین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێ وەسفێکن لە ڕێگاوبانە نە زۆر پەلە بووە نە زۆر خاوش بووە جوان ڕێکی کرد و ڕێی کردووە
لە سیرا هاتووە معجب بوونە بە ڕێگاوبانی پێغەمبەری خوا کڕی کردووە واقصد في مشيك واغضض من صوتك إن أنكر الأصوات لصوت الحمير واتە لەسەر خۆ بڕۆ بەلە مەکە سێ زەلامێ تێ بۆ مزگەوت سێرکە چۆن دێ جوان نییە بەلە مەکە بۆ بەلاگەی ڕاکە بینی ڕازەلام وایە لێو ڕاکە باش نییە لێو ڕاکە تایرە ناوێ با نوێژەکە فوتی ناوێ چونکە تۆ نیەتە خوای نووسێ بۆ نەگەیتە نوێژەکەش خوای نووسێ بەلێ چیتە ڕاکەی لەگەڵێکیا دەعامت کرد ڕاکەی پات هەڵەکەوێ ڕاکەی مسلمانان مەشغوڵ تۆ بن زلمەی پات دێ ئەمانە گشتی نابێ یعنی پەلە بکە لە ئیشەکە پەلە بکە نەک ڕاکە فەرقی هەیە پەلەکردن لەگەڵ ڕاکردن یان لە کۆڵان نابێ بە نەوعی ڕێبکەی خەڵک بێژە ئەم پیاوە تەواو نییە ئەم ئافرەتە بۆ ڕاکە دیارە شتی قەوماوە چونکە پەلەکردن بۆ شتی زەرورە ئەبێ وریابێن چونکە نەرمونیانی خوا گیان باسیەکە لەوە هەیەتە جوانە دەنگش زۆر جار دەنگی سەعاتە دەنگ مەجالیس هەیەتە مەجالیس شوێنەیە چین بۆ دەشتە بە خۆوانە چین بۆ دەمەتەقەیە ئەمە چەند دەنگ بەرزکەی تۆ تەبیعیە بەس کە چوویتە ناو مەجلیسێ تای مەساعد ناو مەجلیس زۆر قسە مەکە باش نییە مەجلیسەکان فەرقکە مەجلیس بۆ مەجلیس فەرقکە ئەوانەی ناو مەجلیسیان بینیوە زانن بەس ئەوەی کە نەیبینی ئەبێ کاتێک تۆ شتە ناو مەجلیس یەکسەر تۆ ئەو دەست پێ نەکەی متابعی ئەو مەجلیسە بکەی بزان ئەو مەجلیسە بەرەو چۆ حەزەکە نەکوا تۆ قسەی بکەی مەجلیسەکەشی تێ بکەی شیرازەی ئەو مەجلیسە شوێن هەیە کەپترە ئەچی بۆ تەعزیە بێ کەپتر بی ئەچی بۆ شایی ئەبێ خۆشی دەربڕی خۆ نابێ لە شایی وەک تەعزیە دانشی خۆ ناکرێت لە تەعزیەش وەک شایی دانشی پێکەنی ئەمانە معلومی جە نابزانە لە مزگەوت ئەبێ کبی دەرەوەی مزگەوت تەبیعیە چەندێ قسە بکەی دەنگت بەرزوێ ئەمانە تا ڕادەیە باشترە بەڵام کە داخڵ بە مزبوطی زیاتر هاتە ناو حەرەم زۆر بکبێ قسە بکەی ناوێت تەشویش لە ناو مزگەوتە گونەحبار دەکا هێمان هەندێک شتێکین زۆر جار گونەحبارە بین پێوە عیبادەت دەکەین دوای عیبادەکە بەتاڵێکین نابێت ئەبێ وریابین ئەو شتانە هەمووی حەسابە لەسەرمان هەمووی خاڵێکی تر لەو خاڵانە ئەبێ ئینسان فیزی نەبێت تەکەبوری نەبێت ماسمان کرد لە دەرسەکانی ترا ئینسان نابێ فیسی هەبێ و لوت بەرز بێ کە پەروەردگار لە قورئاندا ئاماژەی پێ دەکات چونکە فیزلان لە دنیادا خوا عقوبەی نەدەو لە قیامەتشا خاڵێکی تر لەو خاڵانە ئەبێ هەر شتێکمان بینی لە ڕێگاوبانە کە کوفری نیعمەتە ئێمە هەڵیگری کەمێ نان کەوتووە کەمێ سەمون کەوتووە بسکێتێک کەوتووە پارەیە کەوتووە ناوی خوای تایە ئەمانە یەکسەر ئەبێ هەڵیگرینەوە بخینە شوێنێک کە خەڵک پای پیانەنا چۆن ئێمە پیاوە قەدیمەکان و باو باپیرمان فێرمانی کردو ئەوانە نابێت لەورا چون نانە لە پێنان بکەوێ خەڵک پام ناتەبانێ بۆ زاتە چۆنە بێت 1000 دینار کەوتووە ناوی سوورەتی قورئانی تایە نابێ پا بنرێتە بانێ تۆ کە بینی گەر بێڵەگری سەمونێک کەوتووە پسکێتێک کەوتووە شتێک ئەوانە ئەبێ ئەوانە لە ڕێگاوبانە کۆ بکەینەوە لە ڕێگاوبانە بەدەم ڕێگاوبان و شت مەخۆ باش نییە شەرعەن هیچی تیان نییە بەس عورفەن جوانە هەلا خۆمایتە کابرای لە ڕێگاوبانە شت باژینەمە چییە کاولی نییە هەی بۆ لە ماڵای خوا بۆ لە ڕێگاوبان جوان نییە ئەمە تەقالیدی ئەوروپیە گشتی هێنێ بۆ من و تۆ فێرمانەکاو با بە تەبیعی لە ڕێگاوبان با بخۆین نا تۆ خواردن شوێنی تایبەتی خۆی ئێسترە یان دانیشە لەو دوکانە لەو مەحەلا بۆ خۆت دانیشە چی خۆی بخۆ یان دەیتەوە بۆ ماڵی خۆ دەچیتەوە بۆ ماڵ موسڵمانی لەگەڵ خۆتای ئەمە باشە بەس ڕێگاوبان نا چونکە مەشغوڵ دەکە ئەوش خاڵێکە لەو خاڵانە زۆر جار یان گاڵتە و گەپ لە ڕێگاوبانە زۆر گاڵتە و گەپ نەکەی گاڵتە نەکەی باشە خاڵێکی تر لەو خاڵانە چاودێری یاسای هاتوچۆ واجبی شەرعیە بکەی ئەبێ وریابی هەینا سیارا مەشغوڵ مەوەفرە سیارە لێ خوڕی خۆمە ماڵ نییە تو دانیشی خانمی خستەتە بەردەم و دەمەتەقەیەکە وازانە غورفەی ماڵ لە دوا شۆسێرەکەی خەڵک پەلەیەتی ئیشی هەیە ناکرێت
لە جەعدەی عام تۆ لە 40 بڕۆی لە 30 بڕۆی ناکرێت زەرەرە دی دوای. یان بەڵەجار خەریک موبایلەوە گوێ ئاگای لە دوانیە لە پێش نییە ترەفلایتەکە لێدا ئەڕوا ئێستا ترەفلایتە لە کراوە بۆچی کراوە بۆ سیارە ماتۆڕ بۆی نەکراوە هەی بۆ ماتۆڕ پایە زۆر جار زەرەرەکان لەوەیە تۆ یەسیایتە ماتۆڕەکە پەلێ دەرەچێ سری خۆی نییە ڕەک سارەی کەشەکە نابێت پاسکیتیش بێ بێسی بە پاسکیلۆ لەو ترەفلایتە لێدەی خەتەکە سوور بوو بڕاتە بێ گونەحباری ماتۆڕت پێ بوو ترەفلایتەکە سوور بوو ڕۆیشتی بڕات بێ گونەحباری هەرچیش بقەومێت تۆ سەبەبی تاوانەکەی لە ئەستۆی تۆی لە قیامەت چونکە تۆ سەبەبی ئەم شتانە ئێمە لێو گاڵتە بیگرین گاڵتە بێ لەمان وەرەقەی دەچێت ئایسا پەڕمەوە ئەی تو نازانی کە ڕۆیشتی سارێ دای لێ چیە قەومێ یە قوڕەکەیتە سەر بەرامبەرەکە یە قوڕەکەیتە سەر خۆت چا ئەم جاشێژن وەڵا قەزا و قەدەرە وەڵا خواگیان عەقڵی داوە ئامنتو بیللا خوا ئەوەی بۆچی ئەوڵە بۆچی دانراوە نایبینی ئەبێ وریابین هەندێک شتێ بەڕاستی ئێمە فرێ گوێی نادەینێ لە ڕێگاوبانە بەڵام خۆی لە شەرعا هەموو شتێک باس کراوە ئێستا تەماشاکە هەمووی باس کراوە شتێک نەماوە کە باس نەکرێ ئەم ئیسلامە کاملە هاتە بۆ ژیان فێری ژیانمانەکە بۆی لە ژیانە بۆ خۆمان ئەوەی مەسلحەتی مرۆڤە خوا دایناوە هەر شتێ مەسلحەتی مرۆڤ بوو ئیسلام تەییدێکە هەر شتێک زەرەری مرۆڤ بوو ئیسلام قەت تەییدی ناکە ئەبێ وریابیت کاتێ تۆ سایقی دەکەی لەم کاتەشدا سارە زۆر جەعدەکەم جەعدەدا ڕزاوە پەلە مەکە یانی ئەم شتانە ئەبێ کەمێ لەسەر خۆ بیت پەلە مەکە ئێستا یێوارانی لێ دێ ببینە چی هەرایە قەچەکە دوو خورما بکە ناو سیارەکەت دەبێ ئاودانە ئیتر پەلە پەلە چیتە کاکە بانگیدا لە هەر کوێ خورماکەم ئەنە مەدەمەوە خۆم و ئاوێکەکەمە بانی ئەوتاوە چی یانی لە ڕێوە تۆیتەوە تۆ ئەبێ 150 بڕانی ئەبێ 200 بڕانی ئەبێ مەغریب لەوان سفرەکە بێت خۆ ئازانێ لەوان سفرەکە نەبێتە ڕۆژێکی لە قەبوونێ چیە پەلی چتە لە بازاڕەوەتی هەمووی پەلەیت کەس ڕێگا بە کەسکاتە ئەوێتە هەرایەک ئەوێتە ڕۆژوان چۆنە بێ ئەوەنە پەلەی بێ ڕۆژوویەکە لەوانە نییە کە ئێمە فێر سەبرەکە فێر ئارامیەکە با دڵمان کەمێ گەورە بێ پەلی چیمان قەچەکە من سیارم پێ ئێسم با تۆ بڕی خۆ چێوێ با تۆ پێش من دەرچی زۆر تەبیعیە یعنی ئەم شتانە ئەبێ مڕاعاتی بکەین ئێمە چونکە دوای خەڵکێک گاڵتەمان پێەکە ئەوانەی کە نوێژ ناکەن ئەوانەی کە دوور لەخوان هەڵێ ها لای خۆی ڕۆژی گردەسەیت هیچ سەبری نەماوە هەندێک شتمان پێڵێن جوان نییە و کاتە بەڕاست خاڵێکی تر لەو خاڵانە وریای هاوڕێ خراپ بین لە ڕێگاوبان هاوڕێ خراپ نەکەیتە برادرت لەی شوێنەکە باشترە خاڵێکی تر لەو خاڵانە کە ئینسان بە وریاییوە و بڕوات و شوێنش هەدەفی هەبێ لە ڕێگاوبانە شوێنەکان دیاری بکات خاڵێکی ترش لەو خاڵانەوە دەگرێتەوە شوێنەوار و واتە ئەو شوێنانە بیری لێ بکاتەوە بۆ نمونە کە شتێکی پێڵەن یا شتێک بۆی بزانێ بۆ خۆی ئاسانتر بێ خاڵێکی تر لەو خاڵانەش ئەوەیە کە ئینسان لە هەرچی شوێنەکە چوو زیکرێکی بکە ئێستا تۆ ئەچیتە بەرزی الله ئەکبەرێ بکە سنەت وایە چونکە ئەوەی کە سوارین بووە سبحان الله بکە لە بینی سەفرێک تێ بین سبحان الله بین بێت زیکرێکی تر بکە بۆی ئەم ڕێگاوبانە ئەم سەفرە بێتە مەجلیسێک بۆت خوا بینیسێ بۆت ئەوە گرنگە ئەڵێ دەگرێنەوە کۆتایی دێنین بەم چیرۆکە شەند بۆ شەند دەگێڕنەوە پیاوێک کاتە لای ئەم پیاوە برادێکی بوو لەسەر برادەر باسەکەین برادەری ژیر چەندە چاکە فەرمووی ئەم پیاوە وتی من ئەبێ ژنێک بێنم زۆر ژیر بێ وە خۆم عاقڵ و ژیر بێ ئەڵێ ڕۆیشت چاوی کەوت بە پیاوێ ئەم پیاوە سێرەکە هەندێ پرسیاری لێ کرد بوونە برادر وتی بۆ کوێچی وتی ئەچم بۆ ماڵەوە وتی باشە ئەوشی بردەوە بەڵام لە ڕێگاوبان ئەم پرسیاری کە چەند پرسیارێکی کرد لێ نایزانی هەردوو گیان بۆنە سواری
پشتی وڵاخێک بوون وەختی خۆی وڵاغ بووە سیارە نەبووە هەردیان کە سوار بوون ئەو پرسیارێکی کرد لە ئەم ڕۆیشتن کە کاتێک ڕۆیشتن بۆ نمونە یەکەم پرسیاری ئەوە بوو کە کردی لێی وتی ئێمە دەڕۆین یان بۆ نمونە هاین بەڕێوە یان نین بەڕێوە کابراش زۆر تەعجوبیان دیارم کابرا تەواو نییە وتە ئێمە کەوتین دڕێ بۆ ماڵەوە ژیان بەڕێویان بین بەڕێوە دووەمیان گەینە لای زەرعەتێ زەراعات جووتیانە کرد بڵێن ئینیانە کرد ئەیان دووریەوە وتی تۆ بڵێ ئەم زەویە ئەدورێتەوە یان نادرێتەوە تی بەخوا ئەم پیاوە عاقڵ نییە ئێوە زەویەکەوە تا دوورێتەوە تا خەلەکە خەڵک حالەسەری دوای ئەوە ئەژێ سێمیانش دایانە لای کەسێکە مردوو بوو خەریکین کفنیان ئەیان شۆردەوە وتی تۆ بڵێ ئەمە مردووە یان نەمردووە کابراوتی ئەمە زۆر شێتە ئێوە کابرا مردووە تا خەریکەی شوێنەوە چوو بۆ ماڵەوە ئەمانە لە ڕێگا ڕوویدان سێ پرسیار چوونە ماڵەوە تر کچێکی هەبوو کچەکەی وتی بابە ئەمە کێ تێناوە وتی ئەمە پیاوێک ماوردە وتی نانێ دروستکەن بۆ پیاوێک کە زۆر بێعەقڵە هاوردمە بۆ ماڵ دوو لە ڕوو جەنابەتە پێ دەبینێ کچەکەشی وتی باوە بۆ بێعەقڵان پیاوە وتی لەبەرەوەی لە ڕێگاوبانە ئەندێک پرسیاری کرد بەڕاستی یەکەم ئەوە وایە دووەمەوەی سێم وایە کچەکەی وتی باوە ئەگەڕێ بە دوای ئەم پرسیارە دەیکێ جوای دات کچەکەیشی بۆی جوای داوە وتێ باوکی وتی باوە یەکەم کە وتی هاین بەڕێوە یان نین بەڕێوە یعنی یا حەکایەتێکم بۆ بکە یان حەکایەکت بۆ قسەکەی تەواو قسەکەی لێرە تەواو مەبەستی حەکایەت بۆ دەمەتەقەیە پێی بێنەوە ژیرە کەسە دووەمیان وتی ئەو شەوەیە ئەو کەسانە قەزدی دووریانەوەیانە ئایا ئەمانە چەنێ ماندوو بوونە و چەنێ ئەو زەراعەتەیان کردو ئایا قانجازی لێکەن یان زەرەری لێکەن ئەی دوورێنەوە مەبەستی ئەوەیە سێهەمیان وتی ئەم پیاوە بۆ نمونە مردووە ئایا ئەم پیاوە هیچ قەرزارە یا هیچ قەرزار نییە لە دوای خۆی ماوەتەوە ئەڵێ ئەمانەی وەرگرد و وتێ بە پیاوە پیاوەکە خاوبێژی میێوانەکە خاوەن ماڵ پێی وت وتی من ئەتوانم جوابی پرسیارەکانت دەمەوە پرسیارەکانی ئەمانە یەکەم و دووەم و سێم ئەوەیە واتە قەرزەکانی بۆ داتەوە یان ناکە سوکارەکە پیاوەکەش پێی وت ئەم جوابانەی خۆتە بە خاوەن ماڵ وتی نەوەڵە وتی ئەی هین کێیە چوو پێش ئەمە گاڵتت بە منە کرد ئێستا تو ئەمانە تاوڵ ئەم جوابانەی کێوتین کچەکەمە وتی دەیکەواتە من شەگەڕێم بە دوای کچێکی عاقڵ ئاواژیدا بۆ نایە کچەکەت دەی پێ ئەجە لەورا وتی بەخوا من شەگەڕێم بە دوای پیاوێکی ژیری وەک تۆیە من کچەکەت لێمارەکە چونکە بەعجار کەس وا هەیە قسە ئەکا قسەکەی مەبەستێتە لێیە بێ بزانی بۆ یابێت ئەو مەبەستانە وەرگری خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێران کە ئەوەشمان ساغ بکە و عیبادەتمان لێ وەرگرێ خوای گەورە لێمان ڕازی بێ یا ڕەبی خوایە چۆن کۆمانەکەیتەوە لە مانگی ڕەمەزانە لە ماڵەکانی تۆ ئاوا لە باشت و پانم بەرین هەموومان کۆ بکەیتەوە یا ڕەبی بە دیداری تۆ بە دیداری پێغەمبەرەکەت صلی الله علیه وسلم خوایە یا ڕەبی خوایە لە هەموومان خۆش بی بە پیاوە تەمەنەکانمان ڕیسپەکانمان خوایە تەمەنیان پڕ خێر و بەرەکەت بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە گەنج و لاوەکان بکەی خوایە ڕەحم بە مامۆستا و قوتابەشینیەکان بکەیت یا ڕەبی خوایە ڕەحم بە قەرزار و نەدار و نەخۆش و لێ خەوما و هەمویان بکەی پەروەردگارە یا ڕەبی خوایە لە تەپاڕینەوە ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی یا ڕەبی خوایە ڕەحم بە وڵاتمان بکەی بیپارێزی لە هەموویە هەوەیەک لە هەموو مەینەتیەک لە هەموو خراپیەک یا ڕەب یا ڕەبی خوایە وڵاتمان پرهەرزانی بکەی یا ڕەبی لە شەڕی حەسوودان و کافران و ظالمان و خراپەکاران نجاتمان بدەی ئامین ئامین والحمد لله رب العالمين وآخر دعوانا الحمد لله رب العالمين صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله